ئەو بارودۆخە پێشبینی کراوانەی کە پێشبینی دەکرێتن ئەم شەو شەپۆڵێکی بارانبارینی چڕ لە ناوچەکەمان دەست پێ بکات و سبەی لە کاتەکانی دوای نیوەڕۆ کاریگەری ئەم شەپۆڵە زۆر بەهێز دەبێت و لەسەر تەواوی ناوچەکەمان وەکو سنووری پارێزگای هەولێر کاریگەری دەبێتن. لە کاتی ئەو هۆشداریانەی کە پێویست بکە کاتی هۆشداری بیتن، چڕترین یاخود بڵێن تونترین بۆ بەرزبوونەوەی ئاستی ئاو لە سنووری پارێزگای هەولێر لە کاتژمێر 3 بەرەبەیانی ڕۆژی هەینی، واتە ئەم شەوی کە لە پێشمانە 3 بەرەبەیان تا کاتژمێر 3 بەرەبەیانی ڕۆژی شەممە بەردەوام دەبێتن. بۆ ڕێژەی بارانبارینی پێشبینی کراو لە هەندێک کات لە ماوەی 1 کاتژمێردا لە سەرووی 15 ملیم دەبێتن و بێشک لە سەرووی 15 ملیمی واتە لە نزیک بوونەوەی 20 ملیمی بارانبارین لە هەر کاتێکدا لە کاتژمێرێکدا ئەگەری هەڵسانی ئاو و دروستبوونی لافاوی لێ دەکەوێتەوە و هەموو لە ئێستاکەوە دوای ئەو کۆبوونەوەی یەکێکی دیکە لە بڕیارەکانمان ئەوە بوو هەموو تیمەکانی حکوومەت لە سنووری پارێزگای هەولێر خرانە حاڵەتی ئامادەباشی لە بۆ کەمکردنەوەی مەترسی لافاو و بەهاناچوونی خەڵک لە هەر شوێنێک ئاو هەڵسا و لافاو دەستی پێکرد و ئاو گەیشتە ئەو ڕادەیە بچێتە ناو ماڵەکانی یەکەم کار کە پێویستە هاوڵاتیان بیکەن کوژانەوەی هێڵی سەرەکی کارەبا بەشێک دەبی لە خۆپارێزیەکان مەترسیەکان کەمتر دەکاتەوە و هەروەها لەو گەڕک و لەو شوێنانەی کە خوا نەخواستە کە لافاوی لێ هەڵدەستێ داوامان لە هاوڵاتیان ئەوەیە بە زووترین کات بچنە شوێنی بەرز ئەگەر خانووەکانیان 2/9 بچنە 2/2 باشترە و سەلامەترە و ئەگەر 1/9 بچنە سەربانەکانیان سەلامەتر دەبێت.